ماوەی چەند ساڵێکە ڕەوتێکی هاوردەکراوی ئاینی لەژێر پەردە و ناوی سەلەفیەتدا لە کوردستان بەکارئاسانی و دەست لە پشتدانی دەسەڵاتداران سەرقاڵی کارکردن و ماوەش لە دۆسەی جیاوازدا وەک مقاش بۆ دژایەتی ئیسلامیەکان بەکاردەهێنرێت. لە نوێترین پێشاتیشدا ئەم ڕەوتە نامۆیە کە پێشتر بەشداری لە هەڵبژاردنیان پێ حەرام بوو لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق لە ناوچە کێشە لەسەرەکان کەوتنە خۆ و بە ئاشکرا بانگەشیان بۆ لیستە عەلمانیەکانی کورد دەکرد. و کەواتە دەنگدان کوفرە کەواتەوەی دەنگ دەدا کافر دەبێ ئەم قسانەیە کەسی نەزانە کە تێ نەگەیشتووە لە دین. مەلا عەبدوڵڵەتیفی مەدخەلی هەرچەندە دیموکراتیەتی پێ کوفرە بەڵام هیچ باز دە کوفری دیکتاتۆرێت ناکات. ئەلمانیەتی پێ کوفرە بەڵام کاربەدەستانی ئەلمانی پێ وەلی ئەمرە و پێشی وایە دەبێت تەنها ئامۆژگاری بکرێن نەک دژایەتی و ڕکابەری. ئەلمانیەت شتێکی پیسە، شتێکی زەڕە، شتێکی خراپە، کوفرە، پێویستە هەمومان ڕوبەڕووی بینەوە. ئێمە ئامۆژگاری دەکەین، ئامۆژگاری خێر، کەلیمەی خێر، پێشنیاری خێر، کە ئەمانەش مرۆڤن، سەرکردەکانیش مرۆڤن. لەوانەیە کەسێ بڵێ جا کوا چی بەچی کرا؟ لەسەر من نییە چی بەچی کرا، لەسەر من چییە؟ ما علی الرەسوول إلا البلاغ المبین. یەکێک لەو بوتانانەی ڕاستەی لایەنە ئیسلامیەکانی دەکاتەوەیە. ئەم لایەنانە گرنگی بە تەوحید و لایەنی ئاینی نادەن بەبێ ئەوەی باز لەوە بکات ئیسلامیەکان پارێزەری ڕاستەقینەی کەلتوری کوردی و شکۆی خێزانن لە هەرێمی کوردستان. هەموو هەوڵێکیشان لەو ڕۆ خستۆتەکات بە پێچەوانەوە ئەو لایەنانەی کە ئەو بەرگریان لێ دەکات و هانی دەنگدان بە پاڵێوراوەکانیان دەدات ئاشکرایە چ کارێک لەسەر خێزان و کۆمەڵگەش دەکەن. ئەو ئەحزابە ئیسلامە سیاسیانە مع الأسف گرنگی بە تەوحیدی خوا نادەن، گرنگی پێ نادەن. کەسانێکیان تێدا هەیە بەڵام وەکو سیاسەتی حیزب گرفت نییە. کاکە وڵات دەبێت یەک مەلیکی هەبێ، یەک پادشای. ئەو مامۆسایی نییە وەگەوەی لە دەستگای هەڵبژاردنی پارتی و یەکێتی کار بکات دەم لە بابەتی سیاسی دەکوتێت و ڕوو دەکاتە هێزە ئۆپۆزیسیۆنەکان و دەڵێت دەنگەکاتتان بۆ پارتی و یەکێتی بڕۆشتایە باشتر نەبوو. یعنی لە کەرکووک ئەگەر دەنگەکانی کۆمەڵ و یەکگرتو و نەوەی نوێژ بۆ کورد بواە جا بۆ پارتی بێ بۆ یەکێتی بێ من حەقم نییە جاری ئیشم بە کەلیمەی پارتی و یەکێتی نییە من کورد دەڵێم. ئەگەر بۆ کورد بواە باشتر نەبوو. ماوەسا مەدخەلیەکە بە بیانووی پارێزگاری لە دەنگی کورد لە لای ئاساییە دەنگ بە کەسانێک بدرێت کە نەک پابەندی شەرعنین بەڵکو کار بۆ بڵاوکردنەوەی جێندەر و فیمینیزم و تێکدانی شیرازەی خێزان و بەلا ڕێدابردنی گەنجانی کورد دەکەن. مامۆسا مەدخەلیەکە هێندە بە چڕی چۆتە بەری دەسەڵاتەوە وەک واعیزێکی سوڵتان و تاربێژێکی دەرباری پارتی و یەکێتی سوێن دەخوات کە کۆمەڵ و یەکگرت و توانای بەڕێوەبردننی حکوومەتیان نییە. کەواتە سوپاسی خوا دەکەم من بۆچی چونکە ئەوان ناتوانن حکوومەت بەڕێوەبرن، وەڵڵاهی ناتوانن. ئەمە لە کاتێکدایە لە هەر شوێنێک کادیرانی کۆمەڵی دادگەری هەر پۆستێکی حکومیان وەرگرت بێت بەرزترین ئاستیان پێشکەش کردووە و وەک نمونەی دەستپاکی و کارامەیی دەهێنرێنەوە و بۆ ئەوەش مانگ پێویستی بە ئەنگوستە نییە. ئەوەی لای خەڵک ئاشکرایە هەر زانایەکی ئاینی ئەگەر بەڕاستی ڕابەرایەتی خەڵک بکات بۆ چاکە و پەیامی پیرۆزی ئیسلام بگەێنێت ئەوا دەسەڵاتداران وازی لێ ناهێن و بەبیستی خۆی پێ ڕابکێشێ و قسە بکات. بەڵام ئەم بەناو زانایانەی ناسناوی سەلەفیان لە خۆیان ناوە هەردەم لەگەڵ دەسەڵاتدار و دیکتاتۆرەکاندا موو ناچێت بە بەینیاندا بەبێ ئەوەی شەرمیش بکەن دەڵێن ئەوان باوەڕیان بە ڕکابەری نییە بەڵکو ئەسڵی دین لە ئامۆژگاری دەسەڵاتداراندا دەبیننەوە. من منازعە ناکەم، مناصحە دەکەم. زۆر چاک. مناصحەش ئەسڵی دینە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرموویەتی الدین النەصیحە. منازعەش مخالفی سنەتە و غەیری شەڕ و فیتنە و ئاژاوە و بەڵاو و کوشتار هیچی تر بەدوای دەکات. ئەو دەنگە نەشازانە وێڕایەوەی نەبوونەتە سەر مەشقی مسلمانان تەنانەت خودی خۆشیان وەک نوێژ خوێنێکی ئاسایی نەیانتوانیوە ببنە نمونەیەکی جوان. ئەگەر لا پەڕەکانی مێژووی ڕابردوویان هەڵبدرێتەوە شتانێک بەدی دەکرێن کە شیاوی ئەوە نییە لە شاشەوە پەخش بکرێن. کەسی بێهێز و بێتوانە هیچ نییە. ینی کەسێک کە بۆ نمونە با بڵین دەستپاچیشە بەڵام ئەمینە بەڵام قەوی نییە کە قەوی نەبێ هیچ نییە کە قەوی نەبێ بەهێز نەبێ هیچی پێ ناکرێت بۆیە هەم دەبێ ئەمین بێ هەم دەبێ قەوی بێت.